سڵاو بەپێی ریسێرچێکی تیمی بەرنامەی دەروون و دیاردە و کوردستان 24 بە پشتبەستن بەو ژمارەی کافتریا و گازینۆ و چاخانانەی کە لە کوردستانە هەیە لە ڕۆژ لە شەو ڕۆژێکە زیاتر لە 100,000 نێرگەلا ئاچێشرێت لە کوردستان. ینی ئەگەر واز لە مادەکە بێنین کە ئێستا باسی خەتەرناچی مادەکە ئەکەین و باسی ترسناچی دیاردەکە ئەکەین کە چی لە پشتە و بۆچی ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت ئێستا باسێکین. بەڵام هەر ئەم سۆندەی کە بەدەستمەوەیە ئەمە لە کافتریایەکی ناومانە کە لە ڕۆژێکا 300 نێرگە لە دەردی خۆیان ئەڵێن ئەپێچنەوە و 300 نێرگەلە ئەچێشرێ. ینی ئەم سۆندەیە لە ڕۆژێکا بەلانی کەمەوە زیاتر لە 10 کەس مژی لێ ئەیات و هەناسەی بەناو ئەم سۆندەیە بوو و دواتر بەپێی ئەو پێوەرە تەندروستیانەی کە هەمانە ئەمە ڕەنگە بۆ بینەر وازەح نەبێت ئەمە ئەشعەی سنگی کەسێکە کە 2 ساڵە نێرگەلە ئاچێشێت دواتر لەگەڵ دکتۆرەکانە بەورتر باسیەکەن کە کاریگەرەکانی چییە. ئەمەش کۆمەڵێ فەحسەکە ئینی کەسێکە 2 ساڵ کەمترە نێرگەلە ئاچێشێ لەگەڵ ئینسانێکی ئاساییە. هەڵبەتە ئێمە کە دەستمان کرد بەم بەرنامەیە زۆر بە سادەی وەکو دیاردەیەک سەیرمان کرد کە بۆچی ڕۆژ بە ڕۆژ دیاردەی کێشانی نێرگەلە لە زیابوونایە. بەڵام سەیرمان کرد من ئەم شەو کاتژمێر پێما بێ 11:30 شەو بوو لەگەڵ دکتۆر ڕێکە وەزیرا قسەم کرد. پێیوتم من چەند جارێک ینی حەزی کردم قسەیەش بگات من چەند جارێک بە شخصی کتابم کردووە کە کتابەکەمان بەرز کردوتەوە و ئەپروف کراوە لەسەرەوەی کە ئەم دیاردەیە حملەی گەوری بۆ بکرێ بۆ بنبەرکردنی بۆ نەمانی بۆ قەدەغەکردنی. بەڵام هێزێکی گەورە هەیە لە پشت ئەمەوە کە هێزێکی بازرگانیە نایڵێت ئەم دیاردەیە کب بێتەوە و ڕۆژ بە ڕۆژ زیاد. بۆ ئەم بابەتە خۆشحاڵ بووم کە بۆ جاری دووەم دکتۆر خاڵس تەشریفی هێنایە و لەگەڵ مانامیوان بوویت. هەڵبەتە لە بەرۆی ئەرک و ماندووبوونتان زۆرە و پۆزیشنەرێکی گەورەتانەیە لە ناو وەزارەت ئابۆیە هەمیشە تۆ ئازیەتەین. دکتۆر خاڵس قادر بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەت، دکتۆر سەنگەرجاف لە ڕووی سەحیە و جەنابیشی ڕیسێرچێکی ورد و درشتی کردووە لەسەر ئەم دیاردە ناشرینە، مامۆسای زانکۆ، هێمنە میشوانی توێژەری کۆمەڵایەتی جەنابیش زۆر بەخێربێ ئەمانوێت تێبگەین لەوەی کە بۆچی ئەم دیاردەیە ڕۆژ بە ڕۆژ لە زیابوونە. دکتۆر بالەوە دەست پێ بکەین ئێوە وەکو وەزارەتی تەندروستی ئیجراعاتی توم و ڕقتان چی بۆ بەرامبەر ئەم دیاردە؟ بەڵێ دەستخۆش کاک دەروون بەداخەوە بۆ نەرگەلە ئێستا بووە بە دیاردەیەکی کوشندا بە تایبەتیش من دەتوانم بڵێم لە ئێستا دوژمنی سەرەکی گەنجانی هەرێمی کوردستان کێشانی نەرگەلەیە. بەڕاستی گەیشتۆتە و ئاستێکە وەکو دوژمنێک بەسەر بکرێت. خۆشی لە خۆیدا لە ڕاستێکەشی لە ڕوون زانستێکەشی بکوژێکی ترسناچی لەسەر خۆیە بۆ هەموو کەسێک بە تایبەتی بۆ گەنجان کە ئێستا توانم بڵێم لە هەموو لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی تری دەوروبەریشمە و بە تایبەتی لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی لە 3-4 ساڵی ڕابردوو بە ڕێژێکی زۆر زیاد. ئێمە بەپێی و ڕیسێرچی کوردستان 24 کردوێتی ینی زیاتر دیاردەکە لەوە لێشاوی هێنا لە دوای ئەو شەڕەی سووریا و هاتنی ژمارەی زۆری بوو بە جۆرێک لە کللتورەکەی خۆیان هێنا. ئەوە ڕاستەکەی ئێمە لە سەرتاوە هەستمان درکمان بەوە کرد کە ئەو دیاردە دەبێ بە دیاردە وەشتێکی ترسناکە. لەبەرەوە ئێمە 2 ساڵ بەر لە ئێستا مۆڵەت پێدانمان ڕاگرت بە هەموو جۆرێک مۆڵەتدان بەو شوێنانەی کە نەرگیلە تێدا دەکێشرێتن مۆڵەت پێدانمان ڕاگرت بۆی مۆڵەتی نوێ بە کەس نەدرێتن. لەو کاتە تەنیا ئەوە نوێکردنەوە هەبوو. بەر لە ساڵێک بەیەکجاری هەموو جۆرە مۆڵەتێکمان ڕاگرتوێنی ئێستا هیچ جۆرە نەمۆڵەتی نوێکردنەوە نەمۆڵەتی کەسێک تازە بێ شوێنێک بکاتەوە نادرێت. وە لە هەمان کاتیشدا نووسراویشتا لێگیرێ خۆتا ڕۆژانە شوزانە و ڕۆژانە بەداخەوە نەخێر وەک پێویست نییە سەرپێچی زۆرە لەبەرچی ئێستا بەشێک لەو شوێنانەی ترش کە لەوانەیە لە تازە کرابنەوە ئەگەر سەیری بکەین ئەوانە بەڵێن نامیان داوە کە شوێنەکە دەکەنەوە و کافتریایەک دەیکەنەوە کە کافتریا شتێکی ئاساییە بکرێتەوە کەسێک دەتوانێت مواسەفاتی هەبێت دەتوانێت بیکاتەوە بەڵام کە دەیکاتەوە دواتر دەچێت نەرگیلەش لەگەڵدا دەنێتن. لانی جێبەجێ کاریش ڕاستی بە تەنیا وەزارەتی تەندروستینەوە ئێمە بۆ بابەتە چیمان کرد باس لە ئیزراعات کرد. ئێمە داوامان لە نووسراکمان بۆ ئەنجومەنی وەزیران کردکەوە
بە بۆچوونی ئێمە لەبەر ترسناچی بابەتەکە بە یەکجاری قەدەغە بکرێتن ڕێگە نەدەین چیتر نەرگەلە نەداخیری هەرێمی کوردستان بێتن وەنە مۆڵەتیشی پێ بدرێتن بەڵام دیارە لەبەرەوەی بابەتە بە تەنیا وەزارەتی تەندروستی نێەوە پێی یاسای قەدەغکردنی گەرەکێشانیش کۆمەڵێک وەزارەت لەو یاسایەدا ناویان هاتو ئەوانیش ڕۆڵیان هەیە ئیتر ڕەزامەندی لەسەرەوە نەدرا کە بە یەکجاری قەدەغە بکرێ بەڵکو جێدراوە بۆ یاساکە ئەوەی ئێوە بۆنتان کرد بێت ئێمە دوای ریسێرچەکەی خۆمان بەڕاستی من نامەیە و قسانە بکەم ئەین لەبەرەوەی کە ئێمە نەگەشتینە ئەنجامێکی بە بەڵگەوە بزانین بەڵام قسەکە ئەوەیە کە هۆکاری ینی سەپۆرتکردنی ئەو داوایی ئێوە ئەوەیە کە ئەمە بازرگانی گەورەی لە پشتەوە هۆکاری ئێمە ئەوەیە کە ترسناکە خەڵک دەکوژێت ئەزانم بەڵام بۆی کە سەپۆرتی پشتگیری قسەکەی ئێوە ناکرێت و پشتگیری داواکەی ئێوە ناکرێت ئەوەیە کە گەورە بازرگانی گەورەی لە پشتەوە بەتەکی جگەرە نەرگیلا یەکێکن لەو بازرگانی گەورانەی کە لە هەرێمی کوردستانانی داهاتێکی زۆری هەبێ و بەداخەوەش لەبەرەوەی ڕەوازێکی یەکجار زۆری هەیە و جەنابیشدا ئاماژەت پێدا کە ڕۆژانە بەو ژمارە زۆرە بکێشرێتن کەواتە داهات و قازانجێکی زۆری دەبێت و لەبەرەوەی بەداخەوە ئێمە لێستادا یەک لەو ڕێگرانە مەسەلەی قانونەکەیت کە لە یاساکەدا هاتووە قەدەغەنیە بەڵام دەبێت تەنیا لە شوێنە داخراوەکان قەدەغەیە ئێمە ئەوەش ڕێگریەکی ترە لە بەردەما کە ناتوانین بە یەکجاری ئەوە کۆنتترۆل بکەین بەڵام ئەگەر قسە لەسەرەوە بکەین هۆکارەکانی بۆچی وای لێات کۆمەڵێک هۆکار هەیە وای کردووە کە ئەو دیاردێ بەو شێوەیە گەشە بکە وە بەردەوامیش بێت ترسەکە لەوەیە کە بەرەو زیاتریش بڕوات ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەبێت ئێمە یەکەم ئەو بارودۆخە گشتی نائارامیەی کە هەبووە لە چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان نائارامی لە بواری سیاسی لە بواری سەربازی بە هاتنی شەڕی داعش و هاتنی ئەو ژمارە زۆرە لە ئاوارە کە ناسایی لایانی نائارامی باری کۆمەڵایەتی باری دەرونی تاکەکان بێکاری زیادبوونی ڕێژەی بێکاری ئەوانە هەموو هۆکارێک بوونە کە ژینگەیەکی گونجاویان دروست کرد لە پاڵ ئەو ژمارە زۆرەش لە ئاوارە کە ئێمە لە 28 تا 30 ژمارە دانیشتوانمان زیاد کرد بۆی هاتنی ژمارەی زۆر لە ئاوارە ئەوانەش ئەو دیاردەیان لەگەڵ خۆیان گواستەوە ناو هەرێمی کوردستان وای کرد و لەگەڵ چاولێکەری کە بە تایبەتی لە نێو گەنجان هەرزەکاران کە چاولێکەری دیارە فاکتەرێکی سەرچیە لە ژیانی هەمومان و بە تایبەتیش بۆ گەنجان ئەوە وای کرد ئەو دیاردێ بگاتە ئەو ڕادەی ئەمڕۆی بەداخەوە دەستخۆش کاچێن دکتۆر تۆزە من بە سەر و شت ناڕۆم بە پێی زەڕوریەتە هۆکار چییە ینی جاران ئێمە شتێکمانە بیست مەسەن کابراج گەلێکی داویسانەوەی خەفەتم زۆر خەممێ بەڵام ئەمە هۆکار چییە نازانم سا بەشێک لە گەنجان و شت وەکو پۆز بەکارێن ینی دوو کەڵی پێکەن و دڵی پێکەن و ینی ئەمە میدیای کوردی بەگشتی یا سۆشیال میدیای کوردی بەگشتی هۆکارێکی تر نییە بۆی کە تەرویج بۆم حاڵەتە بکە ینی بازارەکەی گەرمتر بکە بەتەکیید زۆر سپاس بۆ بەرنامەکە کۆمەڵی فاکتەر هەیە کە وای کردووە بۆ نمونە ئەم شتانە لە دیاردەوە ببێت بە حاڵەت بورە لە حاڵەتەوە بێ بە دیاردا پێشتر هەبووە لە کوردستان بەڵام وەکو حاڵەت هەبووە بەڵام ئیستا بۆ بە دیاردا کۆمەڵی فاکتەر هەیە کە وای کردووە زیاتر گەشە بکات و ڕۆژ بە ڕۆژیش وەکو ئەبینین ژمارەکە لە زیادبوونە ئەگەر لەگەڵەوەی وەزارەتی تەندروستی ڕێگری کردووە لە کردنەوەی کافتریا بەڵام لەگەڵەوە لە ماڵان زۆر بووە زۆربەی گەنجان ئیستا ئەبینین لە ناو سیارەکانە هەیەە کاتێک ئاچم بۆ دەرەوە لەگەڵ خۆیانە ئەیبن بێگومان تۆڕە کۆمەڵایەتەکان بە هەموو شازەکانی ئیتر ئینستاگرامە فەیسبووکە تویتەرە هەمووی کاریگەری هەیە زۆرێک لە وێنانە ئەبینین کاتێکە ئەسنە دەرەوە پۆستێکن پۆستەکەن وەکو پۆزێک دایانن خانمانیش خەریک بەڵێ ئیتر ئەمە بەرەبەرە گەشەکە بەڵام لەگەڵ ئەوەشە فاکتەری ئەساسی هەیە وای کردو ئەمە ئەم دیاردەیە زیاتر گەشە بکە ڕاستە چاولەکەرەکە تەسیری هەیە ئەساسێکە وەکو ئەبینی لە کوردستانە لایەنی مادی کوردستان لە پڕێکە تەقیەوە بەڵام ئایا لایەنی معنەویەکەی وەکو لایەنە مادەکەی هاوتەری پێکۆڕۆی لە هەموو هەڵقشانێکە ئێمە بەداخەوە بەشێکی زۆر لەو کللتورانی کە داغڵمانە بێ کللتورە خراپەکانە وەریەگرین بەڵێ ئیتراکە ئەم بۆشایە کللتوریە دروستە بێ ئینسان تووشی نامۆبوو نەبێت لەبەرەوەی ناتوانێت بۆ نەپێداویستەکانی ڕۆژانەی دابین بکات کە نیتوانی پێداویستی ڕۆژانی دابین بکە پەناباتە بەر شتێک کە خۆی لە کۆمەلگا دوورەکاتەوە جگەرە کێشان یاخود خوگرتن بەجگەرە کێشان بە نێرگەلە بە مادە هۆشبەرەکان ئەمانە تاوان ئەمانە لە کۆمەلگا زیاد دەبێت وەکو ئەبینین لە کوردستانیش بەهۆی نەبوونی کارەوە بەهۆی نەبوونی دەرفەتی یەکسان بۆ کارکردن بۆ ژیان باش ینی ڕاستە ینی هەندێک گەنجی ژێ من چاپێکوتمان لەگەڵا کردووە مەسەڵەن نێرگەلێک بۆ من 3 ساعات کاتە کوژەیان بۆ نەیکەم چی بکەم
ینی بەداخەوە دەست خۆشکاجێ دکتۆر تا چەند ینی نزبەی ئالوودەبوونێکی سەحیکەیتر تۆک و پزیشکێک بڵێ کاکە ئەم کەسە پێویستی بە کێشانی نێرگەلەیە نزبەی ئالوودەبوون بە نێرگەلەوە تا چەند ینی تا چەند ئینسانێک مەسەلەن چوزانم کەسێک جگەرا کێشێت دکتۆریە کە بە پێی ساڵێک لێت تۆ 10 ساڵە جگەرت کێشاوە یەکسەر تەرچیمەکە ئاوا تەرچیبکە باشترە بۆ بپۆسی ینی ئایا ئالوودەبوون نەوعی ئالوودەبوون بە نێرگەلە و تووتنی نێرگەلەوە بەو شێوەیە کە کەس بۆی تەرەک نەکرێیان تەنها خووە سەبارەت بە ئالوودەبوون بە نێرگەلە جارێ بە ئێمە وەکو تەصنیفکردن نێرگەلە یەکێکە لەو بابەتانی کە مرۆڤ تووشی ئالوودەبوون دەکاتن و لە زمانی مادە هۆشبەرەکانیش حساب ینی لە ڕووی سەحی وەکو مادەکە ئالوودەبوونی تایە هۆش ئالوودەبوون دروست دەکاتن لەبەرچی لەبەر پێکاتەکانی سێ پێکاتی سەرەکیمان هەیە لە نێرگەلە یەک لەوانە تار مادەی قیڕە کە 72 هێندەی جگەرەیە ئەگەر غرامێک بە نمونە وەرگرین لە نێرگەلە نزیکەی 882 میلیگرامی تارە مادەی قیڕە بەڵام لە جگەرە کەمترە ینی 72 هەندەی جگەرەیەکە بە هەمان گرام لە هەردووکیان وەرگرین لێنە سەرمادەی نیکۆتین کە مادەیەکە ئینسان تووشی جۆرێک لە ئالوودەبوون دەکاتن ڕێژەکەی بە 2 تا 4 هەندەی جگەرەیە دیسان لە هەر گرامێک هەمان بڕی بە هەموو پێوەرەکانی جرابەت لە ڕووی مادی شۆبە و دیتێڵە لە جگەرە خراپترە بەزمانێکی سادە بۆ خەڵق ینی بە هەموو پێوەرەکان چکە قسەیەگەی لە ناو خەڵکاڵێن ئەمە لەبەرەوەی بەناو ئاوا ئەڕوات و ئەپاڵێوریۆمانۆک و جگەرە هین نییە و کوچگەرە سەرەتای ئەو بیرۆکەیە لە سەرەتای دروستبوونی نێرگەلەوە هات هەڵایەکە دروست بوو کاتێککە یەکەم جار نێرگەلە دروست بوو بەو شێوازە بوو کە کەسێک بوو پزیشکێک بوو گوتی لە بەدیلی جگەرە نێرگەلەی بابری نێرگەلیان دروست کرد کە دروست کرا جۆرێک لە ڕاوازدانیشی پێدرا بوونی ئاوایان وازانی کە ڕێگەیەکە لە وەکو پاکردنەوەی پێکهاتەکان مادە ژاراویەکان یاخود مادە کیمیاویەکان لە ڕێی تێپەڕینی بەناو ئاوەکەەوە جیا دەبیتەوە یاخود دەگەڕێتەوە بەڵام بە ئەو شتانە هەمووی بە توێژینەوە سەلمێنرا پێچەوانەوە هەمویان تێدەپەڕن بەڵکو زۆر زیانی زیاتریشی هەیە باشە دکتۆر وەکو جەناب ڕیسێرچێکی شێ کردووە ینی ئێستا پێشوی بەردامەکە مناقەشەیەکمان لەگەڵ کاگڕەگەس کرد ینی وتی هاوڕەیەکم لەم چەند ڕۆژە لە ئێرانەوە هاتووە باسی بەردامەکەمان کردو کە بەتەمای بەردامێکی وای ینی ئەڵێ ئەو بازرگانانەی کە بازرگانی با توتنی نێرگەلەوەکەن لە ئێرانەوە یێنن بۆ ئێرە ینی ئەو مادەیە ئەو شتانی جەنابێ باسە کرد ینی ئەو مادانەش بە مەزبوطی هاوردەی کوردستان ناکرێت ینی شتی زۆر خراپتری تێکەڵە ئایا وەکو کوالیتی کۆنتترۆل دکتۆر خاڵس ئێوە تا چەند ئاگاتان قیر و سیاگریمان نێرگەلەکەیت گریمان تووتنەکەیت گریمان سۆندەکەیت بەڵام ئایا تا چەند کوالیتی کۆنتترۆلتان بۆ نۆعی ماوادەکەی ئایا هیچ ئەگەڕێتەوە پشکنین بۆ تووتن و نەرگیلە هەم پێکاتەکان لە کوالیتی کۆنتترۆل سەر بۆ وەزارەتی پلانە ئەو کۆنتترۆلی دەکات پشکنین بەڵام ئەو ئاستی پشکنینەکانە بەڕاستی سنووردارە ینی هەموو مادێک ناتوانن پشکنینی بۆ بکەن سنووردارە بەڵام ڕێگە پێدانەکەی لەلایەن وەزارەتی پلانەوە دەبێت کوالیتی کۆنتترۆل سەر باشە نسبە دانراوە بۆ نمونە لە مانگێکا چەند تەن تووتن بۆەوە نا ینی سنووردار نییە سنوورێکدانە ڕۆژ بە ڕۆژ بەڵام پێکاتەکەی پێویستە چەند نیکۆتینی تێدا بێتن کار دەبێت نسبەی چەند بێ ئەوانەت لە باشقاتی عراقیدا هەیە باش پاکێجێکمان دروست کردو دکتۆر لەسەر دووشت یەکەم بەڕێزێکمان بردووە بۆ تاقیگە لەگەڵ جیازێکی نێرگە لە کێشان بابزانین نەتیجەی فەحسەکان و نەتیجەی ئەو شیکاریانی کە کراوە چۆن فەرمی سلااو دکتۆر ئەم کاتت باش دکتۆرە باڵت سوپاس بۆی کە دەرفەت پێداین بینەلات دکتۆر ئەمڕۆ ئەمە دوو شتمان بۆێنە یەکەمیانەوەی ئەو کەسی کە ماوەی 2 ساڵی نێرگەلا کێشیە کە دەوێت دەموچاو و دەنجی خوازرا و بێناوی خۆی قسە بکە بەڵام ماوەی 2 ساڵ نێرگەلا کێشێت لەگەڵەوە شەهار هەمان نێرگەلەمان بۆ هێناوی کێشێک لە کافتریاکانی هەولێر هەڵمان گردو نێرگەلەکەمان ناوە دەمانوێت پشکنێکی گشتی بۆ نەخۆشە بکەین بزانام چنێک زیان یان چنێک مادەی زیان بەخش لە لەشیە هەیەوانی کە زیان نێرگەلە زیانەگەینە بە لەشی ئینسان
لەگەڵەوە دەمانەوێت زەرعی ئەو نێرگلەیەمان بۆ بکەی بزانم چەند جەراسی مشتیکێ ئەو بەڕێزە دەتوانێت پشکنێکی گشتی بۆ بکەن ینی هەم خوێن هەم پشکنینی میزکە چەند مادەی زیانبەخشی لەناوە و هەروەها دەتوانین مثلەن بۆ سینگیشی چکە تاسیر لە نەخۆشەکانی سنگەکە بۆش بەحسی پێویستە بۆی بکەن ئەوانە دەتوان بە ماوەی 24 ساعت دەرەچێت فحسی زەرعەکەی ئەوەی نێرگلەکەش دەتوان 38 ساعت تەقریرەکەتان بدەینەوە. سێ پشکنینمان بۆ کرد پشکنینی خوێن پشکنینی میز و پشکنینی ئەشیعە لە پشکنینی خوێنەکە دەرکەوت کە ئەمە خوێنەکەی سڕی زۆر بەرزە کە ئەمەش دەبێتە هۆکاری هۆی هۆکارێکە بۆ توشبوون بە جەڵتەی دڵ و جیرانی دەمارەکان پشکنینی ئەنزیمی جگەری بەرز بوو کامەش بە تێپەڕبوونی کاتە احتیمالە جگەرەکەی ئیشکردنی کەم بێتەوە و هەروە چەوریەکیشی بەرزە کامەش هەر هۆکاری نێرگلەکەی یان ئەوانی کە جغارە چێشن ئەم چەوریان بەرزە بێتەوە و هەروە لە نێرگلەکەیە کە لە دوو شوێن وەرمانگرت لە حەوزەکەیە و لە سەرەکەیە وەرمانگرت دوو جۆر بەکتریامان بۆ دەرچوو یەکێکیان کلێبزێلا بوو و یەکێکیان ستاف بوو کلێبزێلا نیمۆنیا هەند خطوڕەتی زۆرە لەسەر ئەوانەی کە نێرگلە چێشن چکە بەرگری لەشی کەسێکی ئاسایی لەگەڵ کەسێک کە زگارە چێشە یان نێرگلە چێشێ بەرگری جیاوازە لۆی ئەوان زیاتر تووشی هەوکردن دەبن بە بەکتریا یان بە ڤایرۆس یان بە هەر شتێکی تر. باش دکتۆری وەکو خۆتان گریمان نە بازرگانەکان و شعوران هەیە کە ئەم تووتنە نێن و ئەم داعشە نووسۆ نەکەن بەناو هەرێمی کوردستانە و وەکو پێویستیش لایانی پەیوەندیدار ئاورتان لێ نایەتەوە بەڵام ئێوە لە وەزارەت بۆچی بودجەیەک مەسەلەن بودجەیەکتان داناوە بۆ ناشرینکردنی بە ڕیکلامی تەلەڤیزۆنی و چوزانم بە ناشرینکردنی ئەم دیاردێ لای وەک دەزانین ئەمە لە ئەو دوسێ ساڵی ڕابردی لەو قەیرانە داراییە ڕاستی هیچ بودجەیەکمان لە بەردەست نەبووە ئەمە هەوڵمان تەنیا بەوە بووە بڕێ پارەمان دەستکەوێت تاوەکو هەندێک دەرمان بکڕین بۆ تا نەخۆشخانەکانمان نەوەستی بەس خۆشبەختانە ئێستا دوای ئەوەی کە داوامان کرد باز بخرێتە سەر جگەرە و زیاد بکرێت لەسەر جگەرە و نەرگیلە و لەسەر خواردنەوە کحولیەکان ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانمان وەرگرت کە لە 105 ڕسومات زیاد کرا لەسەر هەموو جۆرە تووتن و هەموو شتەقاتەکانی بە نەرگیلەشەوە و ئەو 105 بدرێ بە وەزارەتی تەندروستی بە دڵنیایی لە مەولا ئەو 105 بەکاردەهێنرێتن بۆ کۆنتترۆلی نەخۆشە درێژخایەنەکان کە بۆ کارە سەرچەکەی بۆ جگەرە دەگەڕێتەوە بەروە بەکاردەهێنرێت بۆ کارکردن لەسەر چۆنیەتی کۆنتترۆلکردنی بەشێکی گرنگ لە کۆنتترۆلکردنەکە لایەنە هوشیاریەکەیتی چونکە ئەنجامدانی هەڵمەتێکی هوشیاری بۆ ناساندنی باشتری نەرگیلە چونکە زۆر هەڵە تێگەیشتن هەیە بۆ نەرگیلە لەبەرەوە ئەو ڕەنگە جوانەی بەشێکی زۆری خەڵک ئێستا کە دکتۆرە و قسانەی کرد نی بەشێکی زۆری خەڵک پێی وایە نێرگەلە باشترە لە جگەرەیانی زۆر بە هەڵە تێگەیشتن هەیە پێیان وایە لەبەرەوەی زۆر سەرنجڕاکێشە پێیان وایە کە لاانێ زیانی نەبێکەوەن هەموو هەڵە تێگەیشتنێکە لەبەرەوەی بە هەموو پێوەرەکان هەر نەرگیلە هەر نەرگیلەیە یەک ساعت کێشانی نەرگیلە لانی کەم لە یەک پاکە تا 5 پاکە یعنی بەقەت ئەوەیە کە تۆ ئەگەر کەسێکی جگەرە کێش پاکێژێکی ترمان ئامادەیە باسی و وردەکان لەبەرەوە بۆ ئەو هەڵمەتە هەر بە تەنیا ئەوە ناکە بێمە پارەیەکمان لە بەردەست بیان وەزارەتی تەندروستی بێن بەڕاستی پێویستمان بەوەیە جددیتر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بێنە سەر خەت بە جددیتر ڕاگەیاندنەکان سەرجەم ڕاگەیاندنەکان بێنە سەر خەت بۆی هاوکارمان بن تاوەکو هەڵمەتێکی نیشتیمانی گەورە بۆ زیاتر ناساندنی بە تایبەتیش تەرکیزمان لەسەر نەرگیلە بێ کاکی جێژن ئێستا یەک لە مشکلەکانمان ئەوەیە کە لەبەروی ساڵانێکی زۆر قسەمان لەسەر جگەرە کرد ئێستا جگەرەلان خەڵکێکی زۆر وازی لە جگەرە هێناوە بەڵام هاتە سەر نەرگیلە پێی وایە نەرگیلە وەکو جەناب ئاماژەت پێلان پێی وایە کەەوە زیانی نییە ئەوە هەڵە تێگەیشتنێک کە بە ئاسانی چانابێتن پێویستی بەوەیە هەڵمەتی بەردەوام وشیاری بەردەوام وەروها زیاتریش ئێمە لەبەرەوەی گرفتەکەمان لە هەرزەکارانە لە نێو گەنجانە پێویستە دایکان و باوکان زۆر گرنگە گروپەکان
ئەوانیش هەموو یارمەتی دەربن چۆن وا بکەین ئێمە لە حساب بە جۆرێک لە جۆرەکان نێرگەلە ئەمەە شیرین بۆ لای خەڵکیانی من جاران و بە ئێستاشەوە ینی ئەگەر کوڕێک لە بەرچوی باوکی ئەجگەرە نەکێشێ بەڵام زۆر بە ئاتیادیەوە دانیشە نێرگەلاژ ئەوەندە ئاسایی کرا لای خەڵک بەو جۆرەی لێکرا دکتۆر با تەواو دیاردەکە وازەحا کە دیاردێکی خراپە و جەنابە ڕیسێرچی لەسەر دۆسایمە بەرنامەی لەسەرەکەیەوەدە دکتۆر خاڵز وەکو دیاردێکی مەترسیدار سەیرەکە بەڵام چی بکەین هەنگاوی جدی چییە تۆکو دکتۆرێک نەسیحەتێک چییە بۆ وەزارەتی تەندروستی هەم بۆ ڕاگەاندنەکانی کوردی هەم بۆ سۆشیل میدیا هەم بۆ توێژەرەکان هەم بۆ ڕێکخراوەکان ینی ئێمە ئەوەندەی سەیریەکەین ینی کاتێک ئەم بەرنامەیە زۆر ئەم قسەیەکەم کاتێک ئەم بەرنامەیە دروستەکەی ئەوەندەی سەیریەکەین خەڵکیی زۆر بۆمان نووسێ کاکە تۆ مەعاش نییە باسی نێرگەلەی چیەکەی کاکە تۆ ئەوە ینی بەڵام بەڕاستی ئەمانە خەمی گەورن ئەمانە ئەو خەمانە منە میشەوتومە پێم خۆش نییە مە لە ڕووی میدیاییەوە من ئیشێ بکەم کە کاریگەری نەبێ بەڵام ئەمەندە باسی نەوت کرا ئەمەندە باسی ئەم پرسە گەورانە کراوە کە حەقێتی باس کرێ بەڕاستی هاو پیشەکانی خۆم باسێکە بەڵام کە کاتێک لەسەر ئەم جۆرە بەرنامانە ئەوەستین خەڵک خۆشی پێی وایە خەمی زۆر گەورەتر هەیە بۆیە بە قسەی جەنابیشتان و بە قسەی میوانانەی هەمیشە کێنە ئێرە سیرەکەین ئەم دیاردانی کە ئێمە باسێکین کە لە چاوی کۆمەلگۆ بچووکە بەڵام زۆر دیاردەی مەترسیدارە بۆ ئایندی ئەم کۆمەڵگە ینی نەسیحەتی تۆ چییە؟ ینی نێرگەلە من وەکو ئێسا تعبیرێکم کرد ینی داعشێکی نووسووە و ئەهێنە ناو خەڵکەوە و هەڵاچۆکردنیشی زۆر قورسە لە بڕووی دوژمنێکی وازەح نییە دوژمنێکە بە شوێنەی ئیشەکە ینی سەروەتی ئەم وڵاتە و سەروەتی هەموو چوزانم دانیشتوانی جیهان گەنجە ینی گەنجی ئەم وڵاتە سیرەکەی لە ڕۆژێکە بەلایانی کەمەوە گەنجەیە یعنی کەعاالم 100,000 نێرگەلە ئەکێشێ لەم 100,000 لە سانەوەی بەلایانی کەمەوە گەنجە ینی لە سانەوەی گەنجی ئەم وڵاتە ڕۆژانە 5-6-7 سەعاتی بە دووکەڵی نێرگەلەوە سەرفەکە ئایا مەترسیدار نییە و چارەسەری ئەمە چیە چی بکەین سەرەتا خۆی دەبی ئەمە لە شتێکەوە دەست پێ بکەین کە ساڵانێکی زووە کە بابرین لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تووتن یاخود نهێشتنی جگەرە زیاتر وان ناسراوە دەبی ئەوە ڕاستکردنەوەی لە بۆ بکرێت خۆی نۆ تۆباکۆیە نەگوترایە نۆ سیگەرەیت شتێکە هەڵە لە ڕاگەانەکانی زۆر بە هەڵەت تێدەپەڕیتن کە وەکو ڕۆژی نێشتنی جگەرەکێشان ڕۆژی نێشتنی یاخود بەرەنگاربوونەوەی جگەرەکێشان ئەوە خۆی وای کردیە زیاتر جگەرە زەقبیتەوە لەوەی کە بابەتەکانی بەرهەمەکانی تووتن دوورکەوتیەوە لە بابەتەکە کە دێ باسی نێرگەلە دەکەی بە تاکی تۆزێک جاری وهەیە خەڵکێکی ئەسڵم بەلای نوێیە ئەو بابەتانی کاردانەوەی کە لای بەڕێزی دروست وە لە میانەی بەرنمەکە من لە ماوەی نێزیکەی 6 مانگ زیاتر کە کاری توێژینەوە ئەنجام دەدا و داتام کۆ دەکردەوە زۆر زەختر بەرەم ڕوبڕوم دەبووە خەڵکێک هەبوو ئەستن لە بەشە بابرین لە بەشە پزیشکەکانیش بوو لە کافتریاکان دانیشت بوو نێرگەلێشی دەچێشە بەڵام ڕادەی هۆشارەکە مهمە ڕادەی هۆشارەکە لەگەر ڕێزم بۆ هاوڕیانم ینی دوان لە هاوڕێکانم دکتۆرن و من بەڕاشکاوە نەدەلام چکەم لە کاتی توێژینەوەکە لێک لە کافتریاکان خەریکی کۆکردنەوەی داتام چکە بە فعلی و کەسانە وەرگیت کە نێرگەلیان دەچێشان نەک کەسێک لە ناو کافتریاکە دابنیشی ئەوانەی کە بە فعلی جیاوازە لەگەڵ کەسی دووەم جا ئەمە ئەگەر بین لەسەرەوە کار بکەین یەکەم شت ڕاگەاندنەکان بە شێوەیەکی گشتی شتەکان وەکو خۆی بگەێنن ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تووتن واتە ڕۆژی بەرەنگاربوونەوەی هەموو بەرهەمەکانی تووتن نێرگەلەش لەگەڵ ئەوە ینی نێرگەلەش هە لە زمانی ئەوەیە چکە ئێستا بەلای وەکو گوتم بەلای هەندێک خەڵکەوە غەریبە هێرش هەتا زۆر جار بە من دەڵێن زۆر دژی نێرگەلەی ئەتو بەس هێرش دەکەی سەر نێرگەلە من زوعکەوە نیە من دەزانم مەترسیەکان بە ڕادەیەکە تا چه ئاستێکە و حەز دەکەم خەڵکیش هۆشاربی گەنجەکان هۆشار بن چونکە لە دەستدانی تەنها سەرمایە نییە لە دەستدانی تەندروستیە لانی کۆمەڵایەتی زۆر لایانی دیکەش دەگریانی ئایندەیە وڵاتەیە بەدڵنیاییەوە تاچی ناتەندروست و ئەوەت هەبێ ینی تۆسۆ من لەم ڕۆژانە کەسێکی نزیکم بردە لای دکتۆرێکی بەرز لە شاری سلەیمانی این دکتۆرەکە هەشتا ئێمە بەرنامەمان لەسەر ئەوەش کرد هەر لە دکتۆر خاڵز میوان بوو این لە ڕۆژێکە هەفتا نەخۆشە بینێ وای لێکردم قەنەعاتی پێکردم وتی کاکە وتی من لە ئەوروپا خوێنمانی لە ئەوروپا نەخۆش کەمە خەڵەکەم نەخۆشە لێرە خەڵک زۆر نەخۆشە هۆکارەکە ئەم شتانەیە کە حسابی وەناکەین بەڕاستی شتێکی دیکەش بە نسبەت کوالیتی کە پێش ئێستا باست کرد موضوعی ئەمە مەبلێن وەکو بەرپرسیارەتی وەزارەتی تەندروستیان حکوومەت با بڵێن بە شێوەیەکی گشتی کە بەرپرسیارەتی هەیە لە کۆنتترۆلکردنی پێکاتی مادەکان کوالیتیەکەی بەرز بیتن ئەو مادەیەکە دێ جیاوازێک وەرگرین لە نێوان جگەرە و نێرگەلە ئەوەی نێرگەلە ئەگەر بە کوالیتێکی باشیش داخل بیتن بەڵام هەر تووتنە دیسان جگەرەش هەر تووتنە
بەڵام نێرگەلە مەترسی زیاتری لەسەر چکە ئاسان دەستکاری دەکرێتن گرنگەوەنی لە حدودەکانەوە بە شێوازێک داخل دەکرێتن گرنگەوەنی لە کۆمپانیەکانەوە بە شێوازێک بابرێن هاوردە دەکرێت و دێتەوە ناو بازارێت کە لە بازارەوە دێتە کافتریاکان لە کافتریاکان بە شێوی فەلە ئەو کاتە ئاسانتر دەستکاری دەکرێت لێ چاودێریکردنی کافتریاکان بە تایبەتی ئەوانەی کە نێرگەلە ئامادە دەکەن حتا من زۆر کات لە کاتی توێژینەوەکە و ئێستاش لە چەندین خۆڕ و سیمینار باسی ئەوم کردیا گەنجان ناکرێت متمانە بکەن بەو تووتنەی کە بە شێوەیە کە لە کۆمپانیا دروستکراوە گەیشتە دەستی سەر ڕای هەموو زیانەکانی ناکرێت متمانە بەوە بکەن چونکە مەجای دەستکاریکردنی پێکاتی تووتنی نێرگەلە زۆر ئاسانە زۆر بە ئاسانی دەکرێتن ڕۆکی زۆر ئەمێ پرسیارێک بکەن ینی ئەمە بەپی ئەو ریسەرچی کە کردمان کاجە من ینی دوو جۆر حەب ئێستا هەندێک کافتریا حەپی تێکە دوو جۆر حەپی تێکە یان یەکیشان ترامادۆڵە وازەحەکە حەپێکی ئینسان ئالوودەیە بێت ینی کە لە جیهانەوە هەر لە کوردستانیش پێما بێ بە شێوەیەکی گشتیەوەی کە هەیە بێ بە ڕەچەتەی دکتۆر وەرگیرێ هیچیشان سیدۆفریدینە ینی ئاگاکان لەم شتە هەیە ئێوە ئەو بابەتە چەند جارێک باس کراوە لەگەڵمان ڕاستی ئێمە چەند جارتی میشمان نردو بۆی پشکین بکەین لە شوێنی بەڵام ئەوەی بلای ئێمە دەرچوو ئەومان بەردەست نەکەوتوە وەکو دۆکمنت بیگرین دکتۆرۆکۆ ریسەرچی جەنابە یعنی ئەم حەپا ئاخرێتە ئاوەکەوە ئەخرێتە تووتنەکەەوە بەخۆی بە زۆر ڕێگا دەکرێتن بەڵام پێم باش نییە لە بەرنمێکی ڕاستە خوچکە خەڵکێکە گەنەی زانی ئیسفادە لێ دەکاتن بەکاری دێنیتن بەڵام ڕێگاکان زۆرە لە بۆی بەکار بێندرێتە هەر تەنها و دوو مادەی مادەی دیکە بڵین ئیفەکتەکەی چی لە کاریگەریکی بەخۆی کاریگەریکی لەسەر کۆندامی دەمار زیاتر دروستەکە کەسەکە ئالوودە دەکە هەست بە سستبوون یاخود هەواش بوونەوە یاخود ئارامبوونەوەیکی کاتی دەکە بەڵام زەرەکە تۆش ئەوەی حاڵەتە هەیە ئەم حاڵەتەم بەدی کردی و خەڵکە بۆ نێرگەلەکەش وتیتی لە فلانە ناوی نێرگ کافتریاکەی پێگوتیمە لێرە نەبی ناتوانم بچمە شوێنێکی دیکە بچێشم خەڵکی دیکەیە بۆ پاشان پاش توێژینەوەکەش باسی ئەوەی کردیە زۆر خۆی کاک دەروون کێشەکەی کوردستان ئەوەیە هەموو شتێ بە سیاسی کراوە یعنی ئێمە پێویستیان بە هۆشیاریی گشتیە بۆ ئەوەی ئەم جۆرە دیاردانە لە کۆمەلگایە نەمینێ بەداخۆ لە کۆمەلگەی کوردیا کۆمەڵە دیاردا خەریکە بەرەو ینی گەشەکردن و فراوانبوونە چێ کە ئەچتا مزگەوت مەلاکانەوە دی باسی سیاسەتەکەن باسی ئاینەکەی خۆیان ناکەن کە ئەچتا ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەوەندە باسی سیاسیەکان باسی چالاکی مەدەنی ناکەن کە ئەچتا دەزگاکانی ڕاگەاندن هەموو شتێ سخ ناکراوە بە سیاست ئەم بەرنامەی بۆن من لێرە ئەکرێت لەسەر زیانەکانی نێرگەلە ئایا دواتر چەند بەداداچوون بۆکرێت لە ڕاگەاندنە چەند ڕاگەاندی کە دێتە پاڵ ئەم هەڵمەتەی بەڕێستان بۆ ئەوەی بۆ نمونە بتوانین نێرگەلە لە کۆمەڵگەی کوردیان ناشرین بکەین و گەنجان هۆشیار بکەینەوە بۆ ئەوەی جارێککە پەنانە بەنە بەکارهێنانی ئەم دیاردە ناشرینە بەداخۆ لە کوردستان کە وڵا دەردی جەناب لەگەر قەوسێکم بیتێ دەردی منەم شۆناڵم سعات 11 بوو لەگەڵ جەنابی وەزیر قسەم کرد ینی گوێ لە وەزیر ناگیرێ لە وڵات ینی پڕ بەسەر بەرنمەکەی ئێمە بەڕاستی و ئێمە ئەمانەیە بەڕاستی لەم بەرنمەیەوە حقیقەتەکە بگەین یان ئێمە حقیقەتەکە لە گەنجێکی داما و گەنجێک بە دامایی پارە پیاکە بەداخەوە کە گەنجەکە بێ خۆی خۆشتر بێ و خۆی دژایەتی ئەم هێرشە بکات کە کۆمەڵی بازرگانی بە قورجی ئەوەیکەن بەڵام خۆی کە عقلی پێناشکێت بەڕاستی دیارە دەسەڵات و حکومەتیش لە وڵاتە باوشێکی دڵسۆزیم ئەم خەڵکەنیە گەرنا ئەوە ڕوونە خۆی کاک دەروون ینی زۆر ئاساییە تۆ ئاسی هۆشیاری تاکێک بۆ تاکێککە جیاوازی هەیە هیچ کۆمەلگا ینی هەموو یەک ئاسی هۆشیاری نییە بەڵام چێ ئەتوانێت تاکانی کۆمەلگا هۆشیار کاتەوە بۆ زیان لە شتێکە هەیە و سوود لە شتێکە هەیە ئەمە چییە کۆمەڵە کەناڵ هەیە ئەم کەسانە پەروەرداکە ڕاگەاندنە ڕۆڵی هەیە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیە ڕۆڵیان هەیە پەرزگاکانە ئیتر پەرزگاکان بەسمان مزگەوت و کۆمیسیۆ هەموو شوێنەکانە خێزانە پارت و لایەنە سیاسیەکانە ئەمانە هەمووی ڕۆڵیان هەیە لە هۆشارکردنەوەی بەڵام ئایا ئەمانە بە ئەرکی خوان هەستاون نەخێت ینی من بۆ منە من تاسا یەک پرۆمۆم نەبینیەوە لە هیچ شوێنێکە لەسەر ناشرینکردنی نێرگەلە بەڕاستی پرۆمۆشتم بینیوە لەسەر جگەرەکە جگەرەی تر تەمەنێکی دوور درێژتریە بەڕاستی بەڵام یەک پرۆمۆم نەبینیەوە لەسەر نێرگەلە لە ئەساسەوە سەرەتاکانی دەرکەوتنیەوە وەکو کەشخەیەک ناسێنراوە بەڵێستانی بوونەوە نەمودەوەڵۆکو پۆز ئەوە هەر بەردەوامە وەکو بداتی بەرنامەکە زۆر تەمەنێکی زۆری نییە لە کوردستان تەمەنێکی زۆری نییە بەڵام لەبەرەوەی کوردستان بڵێ کەوتوتە شوێنگەیەکەوە ینی چواردەورەبەرەکەت زەمنێکە ئەم دیاردەی لە نایەنە بڵاوە وای کردووە لەگە کردانی و کوردستان و
دواتر بەرپابوونی شەڕی داعش و هاتنی ئەم ئاوارانە بۆ هەرێمی کوردستان و سەفەری گەنجانی زارجار بۆ نمونە گەنجەکە چێ و دێتەوە لە کوردستان نێرگە لە بەکارهێنێ ڕەنگە هاوڵاتیکی ئاسایی کە ناتوانێت سەفەر بکە پێشتێکی جوان بێ ئەویش بەکاری بێنێ بەڵام نەبوونی هۆشارێکە وای کردەوە بەکاری بێنێ من خەڵکی زۆر هەیە کە قسەی لەگەڵاکەی بریاردێکی شارستانی و جوانی دانا وەکو وتم لە پشتوی سارەکەی دانا ئایبە بۆ سەفرە و گەشت و سەیران هۆشیارەکە زۆر گرنگە ینی بۆ نمونە ئێمە بەم بەرنامەیە کۆتایی بەم هەڵمەتە نەیە بێتە هەڵمەتێکی سەرانسەری و گشتگیر وەک چۆن بەکارهێنانی جگارە لە کوردستان ناکەم بۆ ئەم دیاردێش بەرەو کەمبوونەوە بەرین چکە بمانوێ نەمانێت ئەمە دواتر کاریگەرەکانی دەرەکەوێت ڕەنگە ئەمڕۆ بەیانی و دووبیانی کاریگەرەکان دەرنەکەوێت بەڵام بە پێنوێترین لەو جیلا دەرەکەوێت کە 10 ساڵی تر درمی بە پێنوێترین ئامار پێم وابێ ئەوانەی کە توش بوون بە شێرپەنجە هی ئەم ساڵ زیاتر بۆ لە پار ئەگەر کاک دکتۆر خاڵس نازانم ئاماری وردی لابێ لەو بارەیە ڕەنگە هۆکاری سەرەکینێ بەڵام ئەوە یەکێکە لە هۆکارەکان ڕاست گرفتەکەی ئێمە کاریگەری بۆ قسەکەی بەڕێزت لەوانێت جیاوازیەکی تۆ نەبێت لە ژماری شێرپەنجە بەڵام ئەوەی کە جیاوازیە لای ئێمە چیە ئێستا لە تەمەنی گەنج مردنی پێشوەختە ینی ئەوانەی لە 40 سال لە بۆ 50 ساڵ خۆ لە خوارد ساڵ کەوانە پێدەگوترێ مردنی پێشوەختە ئەوە زیاد بووە ڕوودانی جەڵتەی دڵ و مێشک لە گەنجان لەو کەسانی تەمەنیی تازەیان هەیە ئەوە گرفتەکەیە وای کردووە زیادبوونی نەرگەلە ڕێژەی ئەو جۆرە نەخۆشیە درێژخایانانە لە نێوان گەنجان بی کە پێشتر گەنج دەتگوت گەنجم هیچ نەخۆشی بە خەیاڵی دانەدادوێ وا بوو پێشوتریش فعلەنیش وا بوو نەخۆشی درێژخانەکان نەخۆشی کەسە بەتەمەنەکان بوو ئێستا بۆ بە نەخۆشی گەنجان بۆ ئەو هۆکارەکەێت ڕاستە باگەجێکی گشتیمان هەیە بابی نەربینووی نۆلا بەشێکی گەورەی پێشخستنی هەر وڵاتێک دەکەوێتە سەرمەزنی خەون و داهێنانی گەنجان کەوا دەکات کۆمەڵگا بەردەوام لە جوڵەدا بێت ئەم هێزە نوێ و تازە ڕستکاوە هەوڵی پڕکردنەوەی بۆشایەکان و چارەسەری کێشەکان دەدات بەڵام یەکێک لە دیاردە مەترسیەکان کە ئێستا بەڕۆکی بەشێک لە گەنجانی کوردستانی گردووە دیاردەی نێرگە لە کێشانە کە جگە لە زیانی جەستەی و دارایی هاوکات ئافاتێکی گەورەی کاتکوشتنە لە کافتریاکاندا بە جۆرێک هەموو گەڕەک و کۆڵانێک چەند کافتریایەکی لێیە هەرچەندە دیاردەی کێشانی نێرگەلا پێشتریش هەبووە بەڵام بەم جۆرە بەربڵاوی ئێستا نەبووە ئێستا لای گەنجان و هەرزەکاران بووە بە خویەکی بەردەوام توێژینەوەکان ئاماژە بۆ دەکەن کە بێکاری لاوان هۆکاری سەرەکیە ئەوە جگە لە ڕازاندنە و جوانەکەی کە زۆر سەرنجڕاکێشە هەرچەندە ساڵی 2017 حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی وزارەتی تەندروستی پەسەند کرد بە زیادکردنی 105 باز لەسەر جگەرە و خواردنە کحولیەکان و نێرگەلا بەڵام تا ئێستا بە هۆکاری جیاجیا پرۆژەکە نەبووە بە بڕیار و جێبەجێ نەکراوە ئەمەش هێندەی تر دیاردەکەی بەرفراوان کردووە دەڵێن کێشانی نێرگەلە زیانی کەمترە لە جگەرە و هەروەها دەڵێن نێرگەلە نابێتە هۆی شێرپەنجە بەڵام بە گوێرەی توێژینەوەیکی ڕێکخراوی تەندروستی جیهانی SWO قەبارەی ئەو دووکەڵی لە ئەنجامی کێشانی نێرگەلەیە کە کاتژمێریش پێدەچێت دەچێتە ناو سیەکانی کەسێکەوە ئەوەندەی دووکەڵی کێشانی 100 تا 200 جگەرە دەبێت نێرگەلا هۆکارە بۆ توشبوون بە شێرپەنجەی دەم هەروەها نەخۆشیەکانی دڵ دەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی چونکە زۆربەی جار لێک کە زیاتر یەک نێرگەلە دەکێشن کاریگەری خراپیە لەسەر ئافرەتی دووژیان و وا دەکات کێشی مناڵەکەی کەمتر بێت نێرگەلا هۆکارە بۆ نەخۆشەکانی کۆ ئەندامی هەناسە و تێکدانی گورچیلە ئەوە جگەلەوەی دەبێتە هۆی ئالوودەبوون چونکە بڕێکی زۆر مادەی نیکۆتینی تێدایە دیاردەی نێرگەلە کێشان بە جۆرێک لە کوردستان تەشەنی سندووە کە ئێستا هەندێک لە کافێ و گازینۆکان وەک ئەوەی لە دۆخی ئەو کەسانە تێگەیشت بن کە ناتوانن سربەستانە سەردانیان بکەن لە ڕێگەی دلەیڤەریەوە نێرگەلە دەفرۆشن هەر کەسێک بیەوێت دەتوانێت تەنها بە تەلەفۆنێک نێرگەلەکەی بێتە بەردەست دەستخۆش نێرگەلەی چکە ینی بەداخەوە ئەوە نیە قسێکی زۆر سادایە چکە شتەکە خراپە بە ئەنوا و ئەشکال وەسیلە دەکرێتە بەردەمی کاری سەرەکی بازرگانیە قازانج بەداخەوە ینی ئەوانەیە کە بازرگانی پێوە دەکەن تاکە ئامانجێک لیان ئەوەیە کە زیاتر سوود
وەربگرێنی تر هەموو ئەو جۆرە جوانکاریە گۆڕینی تامی گۆڕینی بۆنی وە بۆ شێوازەکانی ڕەنگەکانی دەگۆڕدرێت تەنیا بۆ زیاتر سەرنجڕاکێش بێ لەنجام زیاتر سەرێ قازانجێکی زیاتر بکرێت گرفتەکە لێرانەیە کە هۆکاری پاڵنەری سەرەکی بۆ ئەو کەسانە قازانجی زیاترە لە بەرامبەریدا خۆ لەسەر ئاستی جیهانیش ڕێکخراوتنسی جیهانی ئاماژاتان پێدا هەڵمەتێکی جیهانی هەیە بۆ بەرەنگاربوونەوەیەوە بەردەوام کار لەسەرەوە دەکرێت ڕێژەی باج زیاتر بکرێت خۆ ئەگەر بەویستی ئێمە بە وەزارەتی تەندروستی ئێمە زۆر لەوە زیاتر دەمانوی زۆر لەوە زیاتر بێ باج زیاد بکرێتن لەسەر تووتن و هەموو بەرهەمەکانی تووتر وەروە خواردنەوە کحولیەکانیش لەبەرەوە یەکێک لەو ڕێگانەی کە دەرکەوتووە کاریگەری هەیە لە کەمکردنەوەی زیادکردنی نرخیانە بەداخەوە نرخەکانی هەرزانە ئەوەی مانێمە یەکێک لەو ڕیسەرچانەی کردووانە کافتریایەک لە شەقامی ئیسکانە ڕۆژێکا 300 نێرگەلا فرۆشێ نێرگەلی بە 5,000ەیە کاتە نزیکی 1,5 ملیۆن لە یەک ڕۆژە ئەو شوێنانی بزانە و شوێنانی کە هەرزانن زیاترە ینی ئەکی دەستەگەر بچ شوێنشتر گران بێ بەو دەرەجێنی جا لەبەرەوە پێویست بۆ دەکات زیاتر بکرێتن هەرچەند نرخەکە زیاتر بێتن لەبەرەوەی دەستگەیشتن پێی کەمتر دەبێتەوە باشتر دەبێت و کاریگەری هەیە دکتۆر بعد دەست بۆ بکەینی تر تۆزێک لەبەر چاوی خەڵکی ئەنی ئەم سۆندەیەکێک لە مواسەفاتەکانی نێرگەلە ئەوەیە کابێت تۆزێک کۆن بێت بۆی کە چۆنەڵی تام بگرێت و ئەمەم سۆندە شتە چکە من گوێم لێ بۆ نێرگەلە خۆری نێرگەلە کێشی این وتێتی مەسەر قومێکی لیاوتێت ئەم نێرگەلەیە تازەیە تامی ئاسنەکایە ئەبێ کۆن بێ ینی هی کافتریاکان کۆن بێ ینی ئەم کۆنبوونە تەبعاً ئەوەی کە بەناو ئەم بۆریا ئەنووسی و بەناو ئەم شتا ئەنووسی و بەناو ئەو شوشەشتا ئەنووسێ ئیتر بەشێکە لە هەناسە و زانم قورب و تر لیک و ئەم شتانەی مشتەرەکانی پێشووتر ئەمە تا چەند تەندروستیانی ترسناچیەمە لە چیایە خۆی بەشێکی کە لە ئەنی بەدەل لە ماوادەکەش بڵێ بڵێ ینی بەدەل لە ماوادەکەش ماوادەکە کە چەند ترسناکە بەڵام ئەمەش کە تا کۆن بێت و ئەم هەموو لیک و بۆن و بخار و هەڵاوی دەمە ینی مەترسیەکەی چییە لە ڕووی سەحیەوە نێرگەلە بەپی بەشەکانی یەک لە بەشەکانیشی کە مەترسی دروست دەکاتن بۆ ئەو سۆندەیە لە خاصن بەکارهێنانی کە تەنجارێک تەنها لە هەمان شوێن یاخود لە لای هەمان کەس یاخود کۆمەڵک کەس تەنها یەک جۆر بەکاربێن سێشت هەیە سێ تایبەتمەندی هەیە لە سۆندەیەک کە هەیە تاریکە شێدارە و گەرمە باشترین شوێنە لە بۆ گەشەکردنی بە بڵێن بەکتریاکان بە شێوەیەکی گشتی سێمەرجی تێدا تاریکە گەرمە و شێدارە هەر سێمەرجیە باشترین ژینگەی لە بۆ گەشەکردنیان جا لە بەکارهێنانی لە کاتی ئەنجامدانی توێژینەوەکەشم زۆر بە دوواداچوم لەسەر ئەو مۆزوع کرد ئەوەی لە کافتریاکان هەیە بە شێوەیەکی گشتی تەنها ئەگەر ئاوێکی پێدا بکەن و خلاص هیچ ئالەتێک نی ناوەکەی بشورێتەوە بەڵام ئەگەر بیت بە کەتەرێک بە جوانی بیبڕی ناوەکە بکەیتەوە تەمەشادەکەی بڕێکی زۆر لەو قیڕی کە باسمان کرد لەو تارەی باسمان کرد زائدەن مادەکانی دیکەش هەندێک سەرچاوە باس لە نزیکەی 3000 پێکهاتی مادەی کیمیاوی دەکەن لە نێرگەلا هەموو ئەو مادانە بەڵام ئەو سییانیان کە زۆر ناسراون کە باز دەکرێتن ئەوەشیان بەشێکان ڕووپۆشی ناوە سۆندەکە زۆرێک لە نیشتن ڕوودەداتن بە تاکید ئەو دووکەڵە بە تێپەڕبوونی کات چکە شێدارە ئەو شێدارە یارمەتی دەدات نیشتن ڕوو دەداتن ژینگەیەکی باشیش دەبی لە بۆ بابەتان ڕاستە لە کافتریاکان کەڤەرێکی بە بڕێن قەپاغێکی پلاستیکی لێوەکەیە بەس لە بۆ ئەوەیە بەڵام ڕێگر نییە لە گواستنەوەی نەخۆشی واش نییە پێم وا بێشتی واش هەرقەت نییە مەسەلەن بۆ نمونە کەسێک نەخۆشیەکی سنگی هەبێت چوزانم نەخۆشیێکی درێژخایانی خورج و بۆری هەناسە و چوزانم ڕە بۆ ئەوشتانی هەبێت پێم وانە ئەگەر خۆشی شعوریەوەی هەبێت کە مەسەلەن ئەم نێرگەلێ نەکێشێک ئەم سۆندایارێ بەیەکیشی تر کافتریاکە لەکوێ ئەم بەخۆی ئاسان نییە لە شوێنە گشتەکان ئاسان نییە هەتا کافتریاکەش لەوانەیە لە بۆویش ئاسان نەبیتن بەلایەوە هەندێک جاران لە ناو مەلەوانگەکانە هەوێ ئەکرا بۆ کەسانی کە ئاچنە ناو مەلەوانگەکۆ فحسی پێست و پشکنی نوشتانیان بۆ کرایش بە نسبەتێکی کەم بەڵام خۆ کەسێکە نێرگەلا کێشێت چ فحسێکی بۆ کرا کافتریاکە لە پێناوی بەرژەوەندی و 5,000ەکەی خۆیان چوزانم کابراگەر نەخۆشیی قورسی وەکو سیلیشی هەبێ ئەوە نازاندرێتن ئەوە لەو شتانی کە ویستم باسیکەم ئاماژەت پێ لە دواتر ئەو میکرۆبی نەخۆشی سیلە کە هیچ نیشانەیەکی نیە لەوانەیە کەسەکە خۆشی هیچ نیشانەیەکی نەبێ نەشزانێ بەڵام بە ئاسانیش بڵاو دەبێتەوە ئەگەر بێت و ئەو تیوبەکەی لە هەمان کاتدا چەند کەسێک بەکاری بێنەوە هی لەو گرفتانێک کە بەڕاستی بەشێک ئێستا لەو گەنجانەکە نەرگیلە دەکێشن دواتر زوو تووشی کۆخە دەبن تووشی تا دەبن تووشی هەوکردنی هۆرگ دەبن کە ئەوانەیەکە لەو گرفتانەی کە ئێستا گەنجان زیاتر پێیوە دەناڵێنن ینی پێم خۆشە سەرنجی ئەوە بدەن کە هۆکارەکەی بۆچی وایان لێدێ گەنجەکان ئەوە هۆکارەکەیەتی دەبێ واز لە نەرگیلە کێشان بێنن بۆەوەی دوورکەونەوە لەو
توژبوو بە میکرۆبەتە سناکانە دەستخۆش کاجێ من ئیتر چارەسەر چییە؟ وڵای دوای قسەکانی تۆچمە لای ڤۆکسپۆپی هاوڵاتیان کۆمەڵی خەڵکیشمان وەرگرتووە لەوانی کە نێرگەلا ئاکێشن چارەسەر چیانی؟ وەکو پێشتر ئاماژەم پێ کرد چارەسەرەکە بە پلەی یەکەم هۆشیارەکەیە کاک دکتۆر خاڵز باسی شتێکی کردوتی بە پێی نوێترین ئامار دەرکەوتووە لەو کۆمەلگایانەی کە زیاتر باسراوەتە سەری ڕێژەکەی بەکارهێنانی کەمتر بۆتەوە بەڵام نابێت ئێمە بۆنە پێوەری کۆمەلگەیەکە لەگە کۆمەلگەی خۆمانە بەکاربێنین چکە ڕێک لە کۆمەلگایانی ئەو پێوەرە بەکارێتەوە کۆمەلگەیەکی سەقامگیر بێ بەڵام کۆمەلگەی کوردستان لەبەرەوەی کۆمەلگەیەکی سەقامگیر نییە کاتێککە باز زیاترە خەیتە سەری کە ئەمە نرخی گرانە بێ لەبەرەوەی مدمین بووە هۆشارەکەشی نییە ڕەنگە پەنابێتە بەر جیرفانیشی جیرفانیشی بەتاڵە بەڵێ پەنابێتە بەر تاوان و ڕەنگە دزی بکات لە شوێنێک ئیتر بۆ پەیداکردنی ئەوەی کە بۆ نە 2 ساعت یا ساعاتێ نێرگەلە بەکاربێنێن ڕەنگە تاوانی چکە بکات پێ دوایە پێچ باج و پێش ئەو شتانە هەنگاوی باشن ینی هەنگاوی باشن یەکێکە لە بەڵام هۆشارەکە ڕاستەوە هوشیاری ینی ئەو زیادکردنی باج بەدیلی هوشیاری نییە هوشیاری دەبێت لەگەڵی بێ لەگەڵەوە باج ڕاست بابینەری لێدوانی بەشێک لەو نێرگەلە کێشانش پرسیارێکمانەیە نێرگەلە بۆ کێشی والله زوق زوق لەبەر زەوق خۆت آره والله پرسیارێکمانەیە بۆچی نێرگەلا کێشی بۆچ نێرگەلە چێشم لۆ خۆشی دانیار ئەوەندەیە هیچ خەم خەفەتێک نەتەنیا بۆ خۆشیە خەم خەفەتم نییە خەم خەفەتەوە نییە بە نێرگەلە بەرپایکەم هەموو ئینسانەگەڕۆ لەو کوردستانە خەم خەفەتی هەیە کێشای نێرگەلە مەمانای ئەوە نییە تو کە خەم خەفەتی بە ئەسڵ کاتێکە ئەم دڵم خۆشە دەی چێشم لەبەر چی نێرگەلا کێشی وڵی تامی هەیە شتەکە لەبەر تامە ئارێ وڵا یا لەبەر کات بەسەر بردن وڵا تام کات وەسە بردن نازانم پێم شتێکی فشەیە شەوانە چەند نێرگەلە دەفرۆشیت کەم نێرگیلە وەڵا دیاریکراو نییە 100 دەفرۆشم تەنها لە کافتریاکەی خۆت بەڵێ بەس کافتریاکەی خۆم بەڵام لە ڕۆژاین جەژندا دەگاتە 3 ساعت هەتا 400 نێرگەلە تەنها یەک ڕۆژ لە ڕۆژاین جەژن و بۆنەکاندا دەگاتە چەند نزیکەی 400 تا 350 نێرگەلە نێرگەلە بۆ ئەکێشی نێرگەلە دەچێشین وڵات دۆست و برادران لێرە دەچێشین ئەمەشدار بەزار لەگەلان دەچێشین هەر بۆ خۆشی ئەی هەز ناکەی بیر لە زیانەکەی کە دۆکات کێشانی باوەڕ ناکەم زیانی بە قەزگەرە بێ ئەوە قسەکەیە کە ئەوەنە تەرویج و ڕێکلامی بۆ کراوە کەسێکی کامەڵە لێ بڕواناکەم زیانەکەی بەقەر ڕست نێرگەلە بێ اینجا بەڕاستی لە وێنەکانی شابینیمان زۆر بەوایفاوە و بە چوزان یەکێکە لە ماسفەکان بەوایفاوە مەشغوڵیەکە و دوو کەڵە کێشێ بە 5,000 خۆیتر ئایبی نییە دکتۆر جان چی بکەنی تر بۆ دروستکردنی حملەیەکی تۆنگ لەسەر ینی ئیتر لە بەرچاوخستنی ئەم دیاردە ناشرینە یعنی تێبینی تۆ ینی خۆشببختانە بەرنمەکەمان لە ئاستێکی باڵای حکوومەت هێرێمی کوردستانەوە تەماشاکرێ و سەرنجمانێنێ و پیان خۆشان بابەتانە هیوادارم ینی من بە لانی بەرپرسەڵێم بە سەرۆکایەتی حکومەت ئەڵێم کە ئەم بابەتانە هەر ئێوە ژۆک و بینەر سەیری مەکەن یعنی ئەمە خەتەرێکی گەورەیە و ینی مەترسیەکی کوشندەیە لە ژێرەوە ئیشەکات بەهێمنی لە ناو قڕگ و ڕۆح و دڵ و چوزانم هەناوی گەنجی ئەم وڵاتە ینی هەنگاو بنێن نەگەوەی کە من پێم وایە من بەڕێی شخصی خۆشم وەکو ڕۆژنامەنووسێک پێم وان نییە
قەدەغەکردن چارەسەر بێ قەدەغەش ناکرێیان بەڵام وا بکرێت لە بەرچاو بخرێسا ئۆتۆماتیکیان هەستەکەی دکتۆر جگەرە کێشان لە کوردستانە بە بەراورد لە چاو دە ساڵی ڕابردووە زۆر دیار دەکەکەم بووە مەسەلەن من بۆ نمونە ئەمڕۆ لە سلەیمانیەوە کە هاتوون برادێکم لەگەڵا بووە برادێکی خۆمم لەگەڵا بووە لەبەرەوەی کە پێ ئەی بوو لە سارەکەی مناجگەرە بکێشێ هەموو ڕێگەکەی بە دوو جگەرە برانەوە بەڵام ئەگەر 10 ساڵ پێش ئێستا بواە ئەو ڕۆشنبیری نەبوو گوێنە من و جگەرێکێشە لەبەرەوە چی بکرێت ینی دکتۆریانی چی بکرێت بۆ لە بەرچاوخستنی تر ئەم دیاردەیە وردەوردەوای لێ بکرێت گەنج خۆی لوتی ئەم بازرگانانە پشکێنێ و لوتی ئەم هێزانە پشکێنێکە ئەم ماوادە کوشندەیە بڵاوکات سەبارەت بە چی بکەین پێشەوە حەز دەکەم کەمەک لە داتاکانی توێژینەوەکەم باسکەم کە تا زیاتر بخینە زۆر مەترسیەکە زیاتر بخینەوە یەک لەوانە کە پەیوەندی بە تەمەنەوەیە بە 13.5 تەمەنیان لە 18 ساڵ بەرەو خوارەوە 13 ساڵیش هەبوو لە کافتریاکان بە تایبەت لە شوێنانی کە هەرزانە یارمەتی دەدرێت خەڵکی زیاتر تێدا دەنیشی ببوورە یەک قوسم بەرێ دکتۆر بە پێی یاسات نابێت لە خوار 18 ساڵ ئەو شوێنە دەبێت شوێنەکەدا بخرێتن ئەگەر خاڵێکی دیکە کە تێبینیم کرد هەروەکو لەو پرۆمۆیش دەرکەوت بەخۆی ڕێژەی هەرە زۆریان زیاتر هەندانی برادرانەیە خود دەرچوونی برادرانەیە هۆکارێکە لە بۆ زیاتر بەبرێن کەسێکی نێرگەلێنش نێکێشی لەوانەیە جاری سێم یان چارەم جار ئەگەر هەیە دەست پێ بکات خاڵێکی دیکە پەیوەندی بە ئەوەی کە زۆر مەترسیدارە ئاستی هۆشیاریە هەموو چین و توێژەکان ینی تەبقی جیاوازی تێدا بوو بە نزیکەی هەموو ئاستەکانی تێدا بوو ئاستە بابلێن بڕوانامەیەکانی تێدا بوو خەڵکی بێ بڕوانە خەڵکی بڕوانامەی بەرزیش تێدا بوو لە توێژینەوەکەم کە بەشدار بوون چکە نزیکەی 12 کافتریا مەرگێت ئەوەی کە زۆر تێبینیم کرد تەمەشام کرد بە نزیکەی دەتوانین بڵێن 1970 زانیاری نییە لەسەر مەترسیەکانی نێرگەلە ئەویان کارەساتە وەکو برادێری بە نزیکەی هەندێکیان زانیاریان خۆی ئەوە هیچ کەسەکە خۆی ناڕۆشنبیرە و ئەگەر ڕۆشنبیر بێ مەسەرەن ئەو پەرداخاوەی خۆی گوگڵێکی بۆ بکە ڕەنگە بزانانی بەڵام گریمان زمان نازانێ ئەتەرنێتی نییە ئەو وعی نییە و کوتاک سوچی چیە بێت هۆکارەکان زۆر هۆکارن تەمەشا دەکەین ئێمە بابەتی نێرگەلە زۆر بە خێرایی تەشانەی کرد بەڵام زۆر بە خێرای هەنگاوەکان نندرا چکە هەنگاو ڕاستە ڕاگررتنی ئیجازەیەک لە ڕێگایەکانە زیادکردنی باز هەرچەندەم زۆر لەگەڵ ئەوە دانی مەچکەت و کە بعد زیاد دەکەی لەو لایە بەکارهێنەرە هەروە زیاد دەبێتن شوێن هەیە هەرزانتر دەفرۆشی ئاسانە دەستکاریکردن لە شوێنێک بە 5,000 لە شوێنێک بە 30,000 ئەوەی 5,000 لەوانەیە مۆزوعێک هەبیتن چکە دەتوانین مەشتریەکانی کەسب کاتن هەندێک ڕێگە هەیە بەکار دێنر نامێ لێرە باسیکەم بەڵام دەتوانێت کەسبیکە بە 5,000 لۆی بکاتە 100,000 هە لە جێگە خۆی ببینێتەوە کەسە بۆ ناتوێ باسیکە عفو تەمەشا لە هەندێک بابەت هەیە لە هەندێک بابەت هەیە خەڵک لەوانەیە سوود لە زانیاریەکان وەربگریتن جێبەجێ بکاتن بەکاری بهێنیتن کە بەکاری هینە ئەو کاتە ئەویش مەترسی دەکەوت سەر یەک لە مەترسیەکان ئالوودەبوونا یەک لە مەترسیەکان ئالوودەبوونا باش چۆن دکتۆر خاڵس چۆن مەسەلەن چۆن گەیشتن بە پلەی وەزیر و بە بەو کەسە بەرپرسانە لە وڵاتە قورسە کاجێن وازە چۆنی ئەم کافتریانە مەسەلەن ئەتوانن تەسیریانە بێ لەسەر قەرارێکی وەزارەتی تەندروست کافتریاکان نا کاریگەریان هەبێ وانەیە گەورە بازرگانان ئەێ بەکی ڕۆڵیان دەبێتن بەداخەوە دوو بربەستی ئێمە زیاتر لایەنە قانونیەکەی وەکو باسم کرد ئێمە وڵامەکەی ئێمە کە بۆمان هاتوێتەوە دەڵێ ئاماژە بە یاسایی قەدەغەکردی جگەرە کێشان لەو یاسایەدا دەڵێت نابێتەوە قەدەغی بکەیت دەبێت ڕێنمایی بۆ دابنێ ئەوە گرفتی بەردەمی ئێمە بۆیە پێویستە کارکردن دەبێت لە سەلایانی یاسایی بێت دوم لە سەلایانی زراعەت بێ سێم لە سەلایانی هوشیاری بێ دەستخۆش من دو قسە دێڵمەوە ئەگەر لە ماوەی یەک دقایەکی دو قسەتان بکەن کاجێ من قسە و چارەسەر چی چارەسەر وەکووتمان ئەمە ئەرکێکی دەستە جەمعیە لە حکوومەت و دەست پێکا بۆ ڕێکخراوەکان و ئیتر دواتر بۆ وەزارەتەکان و ئینجا بۆ پیاوانی ئاینی تا ئەگا بە خێزان و ئیتر گەورەی خێزان بەڵام لەگەڵ ئەوەشا پێویستە ئێمە دەرفەتی کاری یەکسان بۆ گەنجان بدۆزینەوە وەکو دکتۆر باسی کرد ڕێژێکی زۆری گەنجان کە ئەمە بەکارێن بێگومانم دڵنیام زۆری لەوانە بێکارن کە کار بۆ ئانە بۆ دۆزرێتەوە شوێنی دیکەیان بۆ دەستەبەر بکرێت زۆرێک لەو شوێنانەی ئەو نێرگەلە بەکارهێن ئەستن شوێنی حانەی گەنجانیە سنتەرێکی گەنجانیە تا ڕووی تێ بکەن بۆ چالاکێکی گەنجانە
دەبێت ڕێکخراوەکانی گەنجانیش بە ئەرکی سەرچی خۆیان هەڵسن چونکە ڕێژەکە زیاتر بەداخۆ من تا سانم بینەوە ڕێکخراوەکانی گەنجان یەک هەڵوێستی بچووکیان لەسەر ئەم دیاردە ناشرینە هەبێت لەسەر ئەم دیاردە کوشندەیە هەبێت دکتۆر چارەسەرچی چارەسەرمە دەتوانین دەکرێت گەنجان هۆشارکەینەوە کار لەسەر هۆشاری بابەتێک هەمەلایەنەیە بەڵام بە تەنها لایەنێک ناکرێت ڕاگەیانەکان سوۆشیل میدیا بە شێوەیەک بکرێتن کە ئەسڵان قەدەغی دەرکەوتنی بابنی ئامێری نێرگەلە بکرێتن بە شێوەیەکە لە شێوەکان پاشان کار لەسەر ناشرینکردنی بە تەواوی بکرێتن بابرێن لایەنە تەندروستیەکانی شێوەیەکی ئەکادمی و صحی کار لەسەر ناشرین بزەبێت خۆی ناشرین لەگەڵیشی زیانە تەندروستیەکانی بەوازحی ڕوون بکەینەوە کە بە پێی فلانە توێژینەوە قەنەعەت بە گەنجەکان بین کە زۆرترین بەکارهێنەرمان گەنجە دەتوانانی تەعاملیان لەگەڵ بکەین بەدیلیان دەبی لۆ ببینەوە بنوێ لە زیاتی سنتەرەکان بابرێن کافتریاکانی نێرگەلە هاندانێک لە حکوومەتەوە بیتن بکرێتە هۆڵێکی وەرزشی بکرێتە هەر بابەتێکی دیکە بە نیوە قیمەتیان بە هەر بابەتێک بابرێن سپۆرت هەبیت کە تو سپۆرت دروست کرد دەرفەتی شوێنێکی تەندروستتر دروست دەکەی دەتوانی دروست بکەی لە بۆ گەنجەکە دەتوانی بەدیلی دیکە لەگەڵ ئەوە ببینیەوە بەڵام لە هەموو کاتێکدا دەبی گەنج هۆشیار بکرێتەوە چکە من ئەوەی بە پێی توێژینەوەکەم گەیشتمەوە ئەنجامێکە ڕادی هۆشارەکە زۆر لاوازە ینی نازانیتن لەوانەیە یەک لە پرۆمۆیەکەش دەرچوو مەسەلەن کەسێکە ئەو زیانانەی کە لەسەری دەرکەوتیە یەک لە هۆکارەکانی بە بڵێن تێکچوونی هۆرمۆن و ئەنزیمەکان نێرگەلەش یەک لە هۆکارەکانە ینی ئەگەری توشبوون بە شەکرێش دەکات لەوانەیە ئەم زۆر لە گەنجەکان پێغەریب بوو با بە پێی توێژینەوە سەلمێنراوە چکۆ کاتێک هۆرمۆن و ئەنزیمەکان لە لاشە تێکچوو بەڵانسەکە تێکچوو ئەگەری هەموو نەخۆشێک دروستە بیتم سەرڕای ئەوەش گەنج دەبی بزانیتن قەدری تەندروستی خۆی بگریتن تەندروستی خۆی هەموو شتێکدا وڵاتە خۆی خۆش نایە دەمێک بە ماتۆر عذابی خۆی هەیە دەمێک بە نێرگەلا عذابی خۆیە دەمێک بە مەشروبی خراپ عذابی خۆیە بەداخەوە زۆر سار ئەوە قسەش دەکرێتن مەسەن قسەم لەگەڵێکریە کە ئەوانە پاژووی کە پرسیارەکانی هەموو وەڵام دایتەوە دەڵێتن لێگەڕە بە تەمای خوای لە چێ کەوتم ئەوە بە تەمای خوا بەجێشتن نییە تو مەسئولیاتە لە سەری خۆت تەندروستی خۆت دەست خۆش دکتۆر حکومەت نەتیجە بڵێ ئێمە خۆی بابەتەکە زۆر هەستیارە لەبەرەوەی ئەمە قسە دەیبەستینەوە بە توێژێکی هەستیار گەنج مامەڵەکردن لەگەر گەنج هەستیارە ئەنە قسانە هەمووی باسی دەکەین لەوانەیە بەداخەوە زۆر کاریگەری نەبێ لەبەرەوە باشترین ڕێگە بۆ کۆنتڕۆلکردن ئەوەیە ژینگەیەکی گونجاو بۆ هاندانیان بۆ واسێنان بێ ئەو ئامۆژگاریانە و بەڕێزانە ئاماژەیان پێدا ژینگەیەکی گونجاو بەتابەتی هاندانی وەرزشکردن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی زیاتر بێنە سەرخەت چۆن ئەوانە لەو بێکاریە دەربێنن لەو ئەو کاتە زۆری لە بەردەستیانە دەریامین ئەوە گرنگە بۆ ئێمە وەزارەتی تەندروستی ئێمە بەتەنیا بەوە ناوەستین کە تەنیا لە 5 زیاد کراوە بەڕاستی پێویست بۆ دەکاتن باز زۆر زیاتر بکرێتن یاساکەش پێویستی بەوە هەیە دەبێت هەموارکردنەوە بە جۆرێک هەموار بکرێتەوە بۆی زیاتر هاوکاروان بێت هەمە هەنجیکردنی زیاتر لەگەڵ وەزارەتی پەیوەنددارەکانی تر دەبێت ئەوان زیاتر بێنە سەرخەت پارێزگاکان قایم قامێتەکان وەزارەتی ناوەخۆ بەڕاستی بەشێک ئێستا لەو شوێنانەی کە هەنە مۆڵەتی ئێمەشیان نییە بەڵام کراونەتەوە ئەوانە پێویستە کۆنتڕۆل بکرێت لەلایەن پارێزگاکان لایەن وەزارەتی ناوەخۆ وەلایەنی گرنگەکەی تریش کە بەشێکە لایەنی هوشیاری بۆ ئەو هوشیارە پێویستمان بە هاوکاری و هەمانجی هەموو لایەکەیە بەتایبەتی دەستگاکانی ڕاگەاندن بۆ ئەوەی و یەکێتی زانایان وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی ئەوان ڕۆلی گرنگیان هەیە بۆ ئەوەی بە جۆرێک باس لە دیاردەکە بکرێتن زیاتر ناشرینی بکەین وا بکەین کە بیکەین دەسەکانی خۆش بێ و گۆری تانوان و زۆر بەخێر بێن نیش لە کۆتایی ئاڵێم ینی بە گەنجە بەڕێزەکانە لەم کە بەپی توێژینەوەکەی دکتۆر و قسەکانی جەنابتان زۆرینەی ئەو شەریحەیە کە نێرگەلە بەکارێنێ گەنجانە من بە گەنجانە لەم ینی ئەگەر دوو جۆر بازرگانی بەسەر قورجیەوە کرێ ئەگەر بازرگانە گەورەکان شعوری ئەویان نییە کە ئەم داعشە خەوتووە هێنە ناو وڵاتەوە و ئەیکەن بە قورجی ئەوە و ئەگەر خاوەن کافتریاکانی شعوریان نییە نێرگەلەکەتان ینی مودبینتانەکەن بە حەبی سیدۆفرین و ترامادۆڵ ئەو خۆتان خۆش بێ خۆتان گەرو ئەو قوربی خۆتان خۆش بێ چکە 10 ساڵی تر نە کافتریاکان فریاتانەکەوێ و نە ئەو بازرگانە پێشعورانش بیان کاتێکی خۆشی وادارم دیاردە و دەروونی ئەم جارە شتێکی بچوشی ئازێتان